گوتمان سیمیکۆندەکتەر پێک دێت لە دوو مادەی نیچەگەێنەری ئێن تایپ و پی تایپ. کاتێک کە ئێن تایپ و پی تایپ بێتەوە دەرکێنین ئەو مادەیە کە پی تایپە با بڵێن گوتمان ماجۆرەتی کارێنەکان هۆڵە دەکاوی و ئێن تایپیش ماجۆرەتی کارێنەکان ئەلکترۆنە. کاتێک کە بەیەکەوەیان دەرکێنین نەوەشات چ بوو دەبێت لەو شوێنێک کە بەیەکەوە دەنووسێنین ڕژینێک دروست دەبێت تکایە بێدەنگن. ڕژینێک دروست دەبێت پێی دەڵێن دیپلیشن ڕژین. ئەو ڕژینە چۆن دروست دەبێت؟ ئەو ئەلکترۆنانەی کە لە ئێن تایپەکەیە دیفیوز دەکەن بەسەر ئەو جەنکشنە بەسەر ئەو بارێرە مەبەستمان حاجزی نێوان پی تایپ و ئێن تایپەکەیە دیفیوز دەکەن یان با بڵێن دەپەڕنەوە لە بۆ ڕژینەکەی تر کە پی تایپەکەیە لەگەڵ ئەو ئەتۆمەکانی ئەلکترۆنە ڕیکۆمبینێشن دەکەنەوە جارێکە. ڕیکۆمبینێشنانی سانی ئەلکترۆنەکە لەگەڵ ئەتۆمێک یەک دەگرێت ئایەنێک دروست دەکات ئایەنی سالب دروست دەکات لێرە. بە هەمان شێوە هۆڵەکانی ئێرەش دیفیوز دەکەن بەسەر جەنکشنەکە دەچنە ئێن تایپ لەگەڵ ئەتۆمەکانی ئێن دەرەکە ڕیکۆمبینێشن دەکات ئایەنی پۆزیتیڤ دروست دەکات. لێرەدا بەپێی عەدەدی ئەو ئایانانی کە دروست دەبن ڕژینێک دروست دەبێت پێی دەڵێن دیپلیشن ڕژین. ناوچەی جیاکراوەیە. ئەو ناوچەیە بەچ جیا دەکرێتەوە؟ بەوە جیا دەکرێتەوە کە تەنها ئایۆنی تێدایە، هیچ فری کارێریشی تێدا نییە. does not have any mobile charge carrier. مەبەستمان چ mobile charge carrier؟ مەبەستمان ئەلکترۆن هۆڵەکانە، یعنی لێراتون هیچ ئەلکترۆن هۆڵێک نابینیت، تەنها ئایۆن دەبینیت. neither holes nor electrons، واتە نە هۆڵ نە ئەلکترۆن. لێرە مەبەستمان چێ دەڵێن mobile charge carrier، مەبەستمان هۆڵ و ئەلکترۆنەکانە. هیچێک لەوانە لێرە نابینیت، تەنها ئایۆنەکان دەبینی لێرپانە. هەرچەندە ئەو مادە نیچەگەێنە لە شوێنێک بێت ئەلکترۆن هۆڵەکان بتوانن تاقە لە دەوروبەری خۆیان وەربگرن بەبێەوەی کە ئەتوم تاقەی پێ بدەیت. فەرمان چۆن دەتوانین تاقە بدەین لە سیمیکۆندەکتەر بە چەند شێواز؟ چێ بەبیری ماوە؟ ئۆپتیکەڵی و فێرمۆمەتریە. واتە بەپێی ئەو ئۆپتیکەڵیان ئەو تیشکانێکە لە دەوروبەری خۆی هەیە یان ماڵێ پێی ئەو گەرمێکە لە دەوروبەری خۆی هەیە تاقە وەردەگرن ئەو ڕژینە دروست دەکەن. ئەو ڕژینە ئەستوریشی دیاریکراوی هەیە. ئەستوریشی دیاریکراوی خۆ بەپێی تێمپریچەر و ئۆپتیکەڵەکانی دەوروبەری کە گەیشتە حەدی خۆی ڕژینەکە ڕادەوەستێتن، یان با بڵێن ڕیکۆمبینێشنەکە ڕادەوەستێ ڕژینەکە دروست دەبێت. ئەو ڕژینە ڕێگر دەبێت لەوەی کە هۆڵەکان لێرەوە بستنە ئەولا و ئەلکترۆنەکان لێرە بپەڕنەوە لە بۆ پی تایپەکە. لە حاڵەتێک دەتوانن ئەویشە بکەن کە ئەمە بێت و بین هانی بدەین، ئێمە هانی ئەلکترۆن و هۆڵەکان بدەین، لەو حاڵەتە دەتوانێت حرەکەیان لەوە دروستکەین ئەو ڕژینە نەیەبین. ئێستا دێن باسی دەکەین بزانین چۆن دەتوانین ئەو ڕژینە بێنین. تا سێ حاڵەتمان هەیە. کاتێک نو ئەپلاید بایەس بێت. نو ئەپلاید بایەس یعنی چێ؟ واتە هیچ ڤۆڵتێج نەخستبێتە سەر، ڤۆڵتێج سەفر بێت. واتە ئەو دایۆدێک کە دروستم کردیا هیچ ڤۆڵتێجی نەخەمە سەرێ، چ ڕوو دەدات؟ In the absence of an applied bias voltage, the net flow of charge in any one direction for a semiconductor that is zero. واتە کاتێک کە من هیچ ڤۆڵتێکم نەخستبێتە سەر دایۆدەکە حرەکەی ئەلکترۆن هۆڵەکان سفرە، واتە تەزوو بە دایۆدەکەدا ناڕوە، تەزووکەی دەبێتە سفر. لێرە تەماشاکە ئەو ڤۆڵتی دەخەمە سەری سفرە، ڕژینەکە هەر دەمێنێتەوە خۆی هیچ دەستکاری ناکرێت. لەوە لەبەرەوەی ئەلکترۆن ناتوانێت بێت ئێرە، هۆڵی لێرە ناتوانێت چێت ئەولا. ئەوە پێی دەڵێن نو ئەپلاید بایەس یان ڤیدی یەکسان بێ بە سفر. حاڵەتە چ کاگەر بێت و ریڤێرس بایەس کۆندیشن. ئەوانەی مێدیکەڵ تەجروبەتان لەسەر کرد لەسەر ریڤێرس کۆندیشن. لە ریڤێرس بایەس کۆندیشن چییە؟ ڤۆڵتی بە سالب پێ دەبێت. مەبەستمان چییە کە دەڵێن ڤۆڵتی بە سالب؟ بچووکتر لە سفر یانی چی؟ سالب نییە؟ چۆن ڤۆڵتی بە سالب پێ دەدەم؟ دێت تەماشا پۆلاریتیەکان دەکەم. ئەگەر بێت و نێگەتیڤم لەگەڵ پی تایپ بەستە، پۆزیتیڤیشم لەگەڵ ئێن تایپ بەستە، واتە ڤۆڵتیم بە سالب پێداوە. لەو حاڵەتە دەبێتە ریڤێرس. هەمووتان تەجروبەتان لەسەری کرد کە دەیان بە ریڤێرس دەبەستین، تەزووی چەند بوو؟ سفر بوو. خۆی ڕاستە دەڵێن سفر نییە، بەڵام نەدەبێتە سفر، چکە ئەو ئەمیتەرێکە ئێمە هەمانە بە مایکرۆمیتەر ناخوێن، بە نانۆمیتەر ناخوێنێتەوە یان مایکرۆمیتەر، لێ بە تەنها بە ملیەمپێر و ملیەمپێریش
تزوك وند نابي بقى حدود مليون تقريبا صفر ما نخلص ليرا if an external potential of V voltage is applied across the PN junction such that the positive terminal is connected to the N type فتاقربته أو voltage كم ده 5 دقيقة positive terminal كي 5 N type and the negative terminal is connected to the P type material والنيجاتيف كذا ده P type رابط كم وكله رسمي بشان ما ده وتصلوا ده كم شاطر ليرا هو نيجاتيف هونيا أو P type P type majority كايركيتيا هولا هونيا هول معناها ليرا للتعقي نيوان نيجاتيف وبوزيتيف شلونه تزول الطاقة يعني تزول هيزة كبقول هيزة اتراكشن هونيا هيزة راكيشانا أو تيرمينال ثقة بوزيتيف كان لبخور على كيشي كبوزيتيف كان راكيشا ليرا يعني نيجاتيف زيادة كان يعني نيجاتيف زيادة كده يعني أو ريجينا جورد بي ديبليشن ريجينا جورد بي لأن هذا ما شوية بوزيتيفا إيرا إلكترون مان هيك إلكترون كان هذا كيشي يعني بوزيتيف ليرا زيادة كان كأني بوزيتيف ليرا زيادة كده وأني نيجاتيف ليرا زيادة كده ورده ريجينا جورد بي كرجينا جورد بو إلكترون هولا كان دي سنة توانين بسر جكشنا كده بازنا أو بالنسبة ماجوريتي كارير كان تزوم صفر بلان ليرة تزوكم هي في دلال ريفيرس ساتوريشن كرنت كلا ريفيرس دروزبي أو تزوب هو تدروزبي لناو انتايب ماينوريتي كارير مهمة ماينوريتي كارير تي انتايب هولا كان ونيا لبي تايب ماينوريتي كارير تي الكترون كان لو دلال ماينوريتي واتا جمارش كمي تدا كميننا يعني ليرة لانتايب كم جمارش كم هولم هي والليرش بهماشي وجمارش كم الكترون هي اگر تمشى ترمينال كم بالنسبة ماينوريتي كارير كان أراسكي تسونا فورورد أو ريفيرسا بجوري ماينوريتي كارير كان أو بولاريتي فورورد أو ريفيرسا دبته فورورد نيا شكله رمزانه لا انتاي بوزيتيف كان هولك ماينوريتيا بوزيتيف لقى بوزيتيف بس هو ليرش ماينوريتي كم الكترونا لقى نيجاتيف بس كاته بجوري ماينوريتي كارير او دايده فورورد كاته ماينوريتي كارير كم تتوانن حركه بكن بس جنشنا كذا واضحه اقصى حركه او ماينوريتي كارير انا تزويق دروز كان او تزوقي دلان ريفيرس ساتوريشن كان لو بركي كما لو تزوق زور كما سوك عدد ماينوريتي كارير كما يعني كفولتي دخينا سري لفولتي كم زو هم يندز بحركه ده كانوا زياده ما نيه حركه بك لو تنات زوجي كم دروزه كان لحدود مايكرو امبير يا نانو امبير واضحه قصيره بلان بالنسبه ماجوريتي كارير كان ده ذكر ريفيرس اوريجينال جوره ده ماجوريتي كارير كان حركه ناكن لو تزوي فورورد صفر غير اي دي ده صفر The number of uncovered positive ions in the depletion region of the N-type material will increase due to the large number of electrons drawn to the positive terminal of the applied voltage. يعني positive potential كتسلكا الكترون كان برفورا دكيشي الكترون كان برفورا كشا يعني positive زيادة كان لا N-type ولا P-type بهماش يو بهما reason similar reason number of uncovered negative ions will increase. فتا آيان كان زيادة كان لبي تايب فقدر آيان نيجاتيفا برو بهويتي بهوي كان هولا كان برو ماينس يا بلا نيجاتيفي سرتاو تو هذا كشف نبته هوي دروس كدني آيان نيجاتيف بوشوية ديتشن بجنكن لهذا زيادة كان. This widening of the depletion region will establish too great a barrier for the majority carriers to overcome effectively reduce the majority carrier flow to zero. يعني زيادوني أو depletion region وهذا كارير كان ناتوان بسر جنشنا كذا فاضل بمش تزويد على لبيتها صفر. The current that exists under reverse bias condition is called the reverse saturation current. أو تزويد همان reverse the line reverse saturation current and is represented by IS. MIFSHI IS.
ئەوە ریڤرس. ئێستا بینە سەر باسی فۆروەرد باز بزانین لە فۆروەرد باز چ ڕوو دەدات لەناو دایرەت کاتێک کە دایرەت بە فۆروەرد ڕوو دەکەین واتە ڤۆڵتەی بە پۆزیتیڤ پێ دەدەین گەورەتر لە سفر. یعنی کاتێک ڤۆڵتەی چ پێ بدەین گەورەتر لە سفرانی چێت یعنی پۆزیتیڤ. چۆن ڤۆڵتەی بە پۆزیتیڤ پێ دەدات؟ دێم پۆلاریتیەکان پێچەوانە دەکەمەوە دارە. پۆزیتیڤەکە لە پی تایپ دەبەستم، نێگەتیڤەکەش لە ئێن تایپ دەبەستم. ئەگەر بەم شێوەیە بەستا دایرەکە دەبێتە فۆروەرد بایەس. لە فۆروەرد بایەس چ ڕوو دەدات؟ تەماشای هێزی نێوان پۆزیتیڤ و پۆزیتیڤ چ زۆرەکە؟ ریپالسیڤ، ریپالسیڤ فۆرس، واتە هێزی دوورکەوتنەوەیە. یعنی ئەو تێرمینەڵە وا لەو هۆڵانەدەکە بەرەو جەنکشنەکەدا پاڵیان دەنێت کە بەرەو جەنکشن پاڵیان دەنێت لێرە ئاینی نێگەتیڤم هەیە وایە؟ ئەوەش هۆڵە پۆزیتیڤ و نێگەتیڤ چ دەکات؟ ریکۆمبینێشن دەکەن زارەکە. کە ریکۆمبینێشنیان کردەوە ئەتۆمیشکە دروست دەکەنەوە واتە ئایۆنەکە نایەنە. لەو لایەش بە هەمان شێوە ئەوە نێگەتیڤە لێرە ئەلکترۆنم هەیە، ئەلکترۆنەکە پاڵدا بەرەو جەنکشنەکە لەگەڵ پۆزیتیڤ ئایۆنەکان دیسان ریکۆمبینێشن دەکەنەوە لە لای ئەن تایپەکەش ئایۆنەکان وردە وردە نامێنێت. هەرچەندە ڤۆڵتەی زیاد بکەم ژمارەی ئەو ئەلکترۆن و هۆڵانەی کە ریکۆمبینێشن دەکەن لەگەڵ ئایۆنەکان جارشکە وردە وردە ژمارەیان زیاد بێت. کە ژمارەیان زیاد بوو چ دەبێت؟ دیپلێشن ڕووی وردە وردە بچووک دەبێت. تا وای لێدێن نامێنێت کە نەما ئەتیادی ئەلکترۆن و هۆڵەکان بە ئاسانی حرەکە دەکەن لە نێوان پی تایپ و ئێن تایپیان با بڵێن دیفیوز دەکەن لەسەر جەنکشنەکە تەزوەکی زۆر بە دایرەت داتەڕوا. وازەحە؟ چی دەبێت تەماشاکە؟ ئەوە کارکتریستیک کێرڤی دایۆدە لە فۆروەرد ئەوە لە ڕوویدێت. لە فۆروەرد بزانە ڤۆڵتی ئەوە ڤۆڵتی دایرەدا ئەوە تەزووی دایرە ئەو تەزووی کە بە دایرەت دادەڕوا. کاتێک کە ڤۆڵتێکی کەمی دەخەمە سەرێ تەزووی پێدا ناڕۆ بە دایرەکە. لۆ لەبەرەوەی دیپلێشن ڕژنەکە ئەوەندە گەورەیە بە ڤۆڵتێکی کەم تۆزێک کچکە دەبێتەوە. هێشتانێکە مایە دیپلێشن ڕژن ئەلکترۆن و هۆڵەکان ناتوانن بەسەریدا پازن بەسەر ئەو بارێرەی کە دروست بووە. ڤۆڵتێ زیاد دەکەم وردە وردە ڕژنەکە بچووک دەبێتەوە بەڵام هێشتان ئەلکترۆن و هۆڵەکان ناتوانن بەسەر بارێرەکەدا پاز بکەن. تا وای لێ لە نقطە دەست پێ دەکات وردە وردە ئەلکترۆن و هۆڵەکان دەتوانن باز بدەن بەسەر بارێرەکە. لە سەرەتادا دیپلێشن ڕژنەکە مایە بەڵام هەندێک لە ئەلکترۆن و هۆڵەکان دەتوانن باز بکەن. بەڵام تا وای لێ لە ناکاو بارێرەکە نامێنێ ڕاست ژمارەی زۆر لە ئەلکترۆن دەڕوا بە ناویدا تەزووێکی زۆرم دەدات. وازەحە؟ ئەوانەی کە مێدیکەڵن تەجروبەیەتان کرد ئەو کێربەشتان لەوە دەرچوو هەمووتان وانە؟ ئەو کێربەتان لەوە دەرچوو دیتان لە ڤۆڵتەی کەم تەزوو بە دایرەکەدا نەدەڕۆی. لە مختبەرش تۆزێک بە سادەی لێتان وشە گوتم دیپلێشن ڕژنەکە گەورەیە جارێ. تا وای لە کەنەما ئیدی لە مەجالێکی ڤۆڵتی زۆر کەم تەزووێکی زۆر دەڕوا. تەماشاکە لێرە ئەگەر لێرە تەماشاکەی ئەو سکێڵەمان هەیە 0.3 4 0.5 0.6 0.7 ئەگەر تەماشاکەین لە نێوان 0.5 لەوە 0.6 زۆرترین تەزوومان شتێوە لە مەجای 1.1 ڤۆڵتە تەزووێکی زۆری پێدا پێبڕوە کەچی لێرە لە مەجاکە 0.3 ڤۆڵت تەزووی هەر سفر بوو. یعنی هەتا 0.3 ڤۆڵت ئەو دایەدا هێشتانێکە بارێرەکەی مام ئەلکترۆن هۆڵەکان نەیانەتوانی بە ئاسانی یان نەیانەتوانی بەناوی دابڕۆن بەناو حاجزەکە یان بارێرەکە. بەڵام لە پاشەوە 0.5 بارێرەکە بە تەواوی نامێنێ و تەزووێکی زۆر بەناویدا دەڕوا. لە ڕێبێرس ئەمسای لە ڤۆڵتێکی کەم تەزووەکە دەبێت و سابت دەبێت. هەرچەندە من ڤۆڵتی زیاتر تەزوو ناگۆڕێت. لۆ تەزوو ناگۆڕێت ئێستا باس بکرد چێ ببینمان. لۆ لە ڕێبێرس تەزووێکی کۆنستانتم دەداتێت. هەرچەند ڤۆڵتە زیاد کەم تەزووەکەی کۆنستانت. جماعة الذكر أو عند فيك كمان؟ هنا بالي كده النظام بخون باس الريفرس ده الريفرس ده دليل الترمينال كان بقوله وهيت بلان شو تزوجي كونستانت لو أو برير زيادة كم جب كم بدأ يخرج دقيقة هر سال كان دليل نوا وين بالي لكي دليل أنا رجلي كيسور ناي بسالة كم دبلو تزوجي كونستانت يعني لو زو دقات قيمتي خوي هرب قيمته بردان ده
سباس کرد گفتم ئەو تەزوە لە چ دروست دەبێت لە ماینۆریتی کاریەر ماینۆریتی کاریەر چییە؟ ئەلکترۆن و هۆڵەکانەوە نییە لە تەزوو لە ڤۆڵتێجی کەم هەموویان دەکەونە حرەکە نامینێ زیاترم نییە تا حرەکەی بکات یعنی لێرەوە ئەو ئەلکترۆن و هۆڵانی هەیە هەمووی دەستی کرد بە حرەکە بەسەر جەنگشتەکە هەموویان بازیاندا هەرچەند ڤۆڵتێج زیاتر نیتم زیاتر تا حرەکەی پێ بکەم وازەحە؟ بەڵام لێرە نا لێرە وردە وردە زیادەکە لۆ لەبەرەوەی کالێرەکانم زۆرە لەو ڤۆڵتیە باڵێ لێرە لەو پۆینت چوار بەڕێکچکەم هەندێکیان حرەکەیان کرد بەڵام زۆری مایە دەکەمە پۆینت 45 هەندێکیکە زیاتر دەست بە حرەکە کرد دەکەمە پۆینت 5 زیاتر دەست بە حرەکە دەکات یعنی هەتا جەنگشتەکە چکە دەبێتەوە ئەلکترۆنی زیاتر دەست بە حرەکە دەکات تا نامینێ بەڵام لە ریڤێرس نا لە ریڤێرس عەدەدەکەیان کەمە ئەوەندێک کە دەستی بە حرەکە کرد تەواو هەمویان بەشدار دەبن لە دروستکردنی تەزووەکە خۆی تەزوو زیادبوونی بڕی تەزوو بەچ دەگۆڕێت بە ژمارەی ئەلکترۆنەکان نییە هەرچەند ئەلکترۆن زیاتر بەشدار بێت تەزوو بەرزتر دەبێتەوە لێرە عەدەدی ئەلکترۆنمان کەمە عەدەدی هۆڵمان کەمە لێرە تەزوو چکەم دروست دەبێت تەواو ئەلکترۆن و هۆڵی هەیە هەمووی بەشدار دەبێت لەو تەزووە هەرچەندە ڤۆڵتی زیاد کەمە من زیاتر نییە تا بێت لەگەڵی بەشدار بێت تەزووەکەم لەوە زیاد جلوزه الکترونەکان ژمارە ئەلکترۆن ژمارە ئەلکترۆنەکان خۆی ئەلکترۆن چی هەیە؟ چارجی هەیە وانە؟ تەزوو چییە؟ تەزوو لە چ پێ بدێت؟ dq لەسەر dt حرەکەی چارج بە پێی تایم تەزوو دەدات وانە؟ dq لەسەر dt نییە؟ واتە هەر چارجێک حرەکە بکە بە پێی کار تەزوویەکم دەدات ئەمە ئەلکترۆنێک یەک ئەلکترۆن حرەکە بکە بە پێی ئەو چارجەکانی کە 1.6 جارە ئەلکترۆنە کۆڵۆم بە پێی ئەوەندە کۆڵۆمە تەزوو دەدات دیکە دوو ئەلکترۆن ئەلبەتە دووەم ببینێت دیکە سێ ئەلکترۆن چوار هەرچەند ئەلکترۆن زیاتر بێ تەزووکە زیاد گەورەتر دەبێت زیاتر دەبێت چکە چارج زیاد دەبێت واضحە دایرە؟ کەواتە as the applied bias increases in magnitude the depletion region will continue to decrease کەواتە کاتێک کە ڤۆڵتی دەخینە سەری بە پۆزیتیڤ یان بە فۆروەرد دیپرێشن ڕژنەکە بەردەوام دەبێت لە بچووکبوونەوە دیکریز until a fluid of electrons can pass through the junction واتە تاوای لێدێ ئەلکترۆنەکان بە لێشاو یان وەکو لاکاو دەتوانن لەسەر جەنگشتەکەدا بڕۆن resulting in exponential rise in current as shown in the forward bias region and the characteristic of figure واتە علاقەی دەبێتە چی؟ علاقەی تەزوو لەگەڵ ڤۆڵتێجە دەبێت علاقەی ئەکسپۆنێنشیەلی تەماشای لێرە علاقەی ئەکسپۆنێنشیەلیە ئەکسپۆنێنشیەلی تەزوو زیاد دەکات لەگەڵ ڤۆڵتیە تەماشای لەسەر ئەساسە تەزووی دایرەک بزانین چۆن دەتوانین ئێمە لێکدانەوەیان تێبگەین کە تەزووی دایرەک لە فۆروەرد چۆنە لە ریڤێرس چۆنە و لە نۆ بایەس چۆنە بە پێی ئەم ئیکوێشنە ID دەکاتە IS exponentially KVD لەسەر TK minus 1 بە پێی ئەو ئیکوێشنەوە دەتوانم لە هەر سێ حاڵەتەکە تێبگەم نۆ بایەس یانی چی؟ یعنی ڤۆڵتی سەری سەفرەوە نییە؟ ڤۆڵتی سەری سەفر بێ وەرە لەو exponential VD که صفر نتیجه نمی‌گیرم. دبیت یک ماینس یک صفر کات ID دبیت صفر. یعنی نه ریورس کرد پانه نه فورورد کرد پانه. اوا ریورس. اگر بیتو بیکما پوزیتیو، voltageی با پوزیتیو بیادم. اگر بیتو تماشا کرمانه سنا تیکی تمپریچره که دکتر TC plus 273 سلسیوس. تمپریچر با کلوین. VD voltage سر دایره که او که کنستانته که علاقه بجوری سیلیکوندکتره که آیا زرمانیوم آیا سیلیکون. اوی که گریم گلوکانه VD که اگر بیتو VD پوزیتیو بیاد او ترما زور گوره بده. او ترما گوره بو دتوانیم یکی که اهمال کنم. ساشا؟ یکی که اهمال کنم ID دکارت چه دکارت IS exponential KV لسر TK. تمام. اوی زمان باز کرد لطفاً کاسی که صفر ده. ID که دکارت صفر.
for positive values of VD, the first term of the equation above will grow very quickly. يعني أو ترمي يكم زور بخيراي زيادة. And overpower the effect of the second term. The planet is not able to termi دوم the planet. The result is that the positive value of VDID will be positive and grow as a function of y equal to exponential x. يعني تصير ده تمشي لي equation اگر او ایمال کم ID دکات تصير دکات is exponentially جماعة كونيا يعني variable. وهذا علاقة نوع فولتي لبيت كل لبيت تصير تبقى علاقة exponential وهو يكمل y يكسر exponential x. علاقة نوع y x ليرة علاقة exponential ليرة. مهما شو ليرة لفورورد علاقة نوع فولتيا لقى تزود لبيت علاقة exponential. For negative values of VD, the first term will quickly drop off below IS. تماشا ليه راح يبيت VD كرسالة دابنيا رسالة دابنيا أو ترما زور بخيراي كم بيجي تبكي تصير كتجيء IS زور لا IS كم تبكي تقارن بالصفر يعني أجر هو بالصفر دانا ID إكسان دي بتصير ناقص ID كا إكسان دي بناقص IS لو ريفيرس دوبان تزوي دايت سونا إكسان دي بتصير إكسان بقى IS نيا صار ليه دلم ID يكسان با minus IS خويا مدلين لو ريفيرس تزوي إكسان با IS نيا لو ليه دلم minus IS چه پیم دلم minus زارا چی خوي ماينس سدقي كانك نكره اي دجار استا دير دجار ما بس ما دجار استا اگر اي دي باسي فورورد کا اي اس قيمته کا عكس يا استا يقولوا اذا كان ماينس اي اس ايش ده او ماينس تنها في ماندولا کا يونيفرس ساتوريشن كده اراسكي في ثواني فورورد كرنتي دايره كده يعني لو ريفيرس تزوك ماني تنها اي اس بلا ما تريدون في ثواني اراسكي فورورد هسه بين باسي برجري دايود دايود برجري تشونا لا في او تزو فولتي كهيك طبعا دايود برجري شو كونستانتينيا فوكو برجرني استعملها لو سيرتاني كابلنتا استيش مال سيرت فيديا برجري لسيرتك كبي دانا برجري بون من 1 كيلو اوم هر فولت يجن هر تزويج في بدينا مال سيرتك برجري هر 1 كيلو اوم برجري نادور يعني بون من كباسي كويلك دكين دلان internal resistance يعني internal resistance كويلك كونستانت نادور بوراني فولت تزويج Latine gorește zambo bergiri koy beste gore. Peci ziyareti. Valla? Peci ziyareti nasıl koyuyor? Bak peki ziyarete de gore valla. Seçilir. Bak frequency. Frequency ne gore? XL. XL ne kadar pi FM? A frequency de gore. Nerede gayol zaten. Ama voltiye, ama tezgahı برگیر دکاتت سه. قانونی برگیر سه قانونی اون چیه؟ از آر یکسان با وی لذت آن. وقتی اگر هم voltiye تزوم بود توانم برگیر بدوزم. که باسی برگیر دکام علاقه چونه لیوان بیو آی علاقه شو ماستوانه. اونیا اوله بچه for resistance. والله لابد داعش العلاقة العصوانية العلاقة exponentialية. كواتر داعش بريدكي غورا. بقي أو فولتيج تزوي كده سريتي بريدكي ده غورا. شو بيم دلالة داعش ليرة بريدكي زوريان ليرة.
ورمنا أو دو بوينتا بوينتي أي لقى بوينتي بي قبله شيء بيمدنا لكامة بوينتي برجدي ده لك زود كده لا بي لا لا بي لا بي لا بي برجدي زود ولا لا لا exactly لا أي برجدي زيادة والله لا أي برجدي زيادة كم ليرة بولتي زودا تزود كم ها تزود كم كذا لا تزود كم كبرجدي زودا ليرة أخذ تزود زودا تزود زود كذا تفاصيل لو كبرجدي كم كذي فعملي شو تام دوزي تانو والله ما بقولك بوينت أنا زودي ليك بوينت لبوينت سرتا كنا قلت تقريبا كان تالا برون لبوينت إيش كم بدوزنا دبيرين برجلي كي لسه ولا قبل أول دقيقة برجلي كي كم دكان هرتنا برو بوينت كان يصير برون برجلي ده لك كم دكان هذا وش كوا دكان تزوج زيادة اللي بيدا برون تك برجلي كي كم دكان كواتا as the operating point of a diode moves from one region to another, the resistance of the diode will also change due to the non-linear shape of the characteristic curve. وهذا كاتك operating point diode, okay? The point that the variable point is but the indication the no, the variable characteristic curve, okay, non-linear, linear, exponential, exponential, non-linear shape. There are some أما دوزر برجر لا لده دفاين ديالك كين برجري دي سي وبرجري اي سي دي سي بيدلان static resistance اي سي كش بيدلان dynamic resistance لما static resistance وين ديالك كين the application of a DC voltage to a circuit containing a semiconductor diode will result in an operating point on the characteristic curve that will not change with time وهذا كاتك voltage DC دخل يصير diode أو ده ليك بوينت يجي ده ليك نقطة أو نقطة اللي قبضها ناقورة قيمتها operating point هي ناقورة فدي سي قيمتها شكون استعمل يعني قيمتها ببيتها هي ناقورة The resistance of the diode at the operating point can be found simply by finding the corresponding levels of VD and ID and applying the following equation وهذا لهر نقطة كبلند ده كله نقطة إيش ده يعني في طرف operating point جبنا نقطة تزوم فولتك الجاري ده كم يدعي ده كم مرمون الليرة فيديو أيدي كجاري ده كم ليه كوش نقاط اليوم فيديو لساعدي أرقام ده أري ده كم ما بس ما تسكت على operating point هر ده ذكر سبتك بكاردي الفولتج جاري كلا بيجي ده أو ده دنيا أو فولتج سري كم تكيد سندا برابر شيء تزويج هي برابر وقتی تزویج کنه هر دایدک بود ولی دایدک دکریش شدیکه طبعا دایدک هم کودی تابع بخورد نه اگر بیتو کاتالوگی لگوال لگالی ور بگیری کاراکتریستیک کر بدهد یا دایده هر دایدک کاراکتریستیک کر بچی تابع بخوریه نبشه فید دلای ولتیکانی باورن او پوینت یک او پوینت دو پوینت سه پوینت سه کر وقتی دهد لیرش تسکیلی تزوکه أتوقع أو ده بكار داني لسيركتك لفولتج معين يجدك فولتج بيد فولتج بيدا أو ده بون منا بوينت شش فولت بيدا دي بس الكاركترستيك كيربكا ويشش فولت دياري لكي برابر تزوجي تصدر لتواني قيمته كي دياري كي فولتج تزوجي ليه دار نيوا برجلي ده على كده زاني لو سيركتك برجلي كي تصدر لبو يسي دياوازا كبيد لان dynamic resistance. The varying input will move the instantaneous operating point up and down a region of the characteristic and thus defines the specific change in current and voltage as shown. The variable AC قيمته كي زيادة كم لك دائما operating point كيش اللي قالي برزون زند بتوه up and down بتوه برزون زند بتوه. لو يديت تكين الحالة Q point के दियारी देखें जब Q point है देखो तो इंडिकेशन स्लो भी देखो तो क्या बदलती है स्लो भी देखो तो क्या इतना डेल्टा VD जैसे डेल्टा ID डेल्टा RE AC नो दिया देता पाता लबो AC
دەبێت چ بکەین دەبێت کیو پۆینتەکە دیاری بکەین کە کیو پۆینتمان دیاری کرد لە کیو پۆینتەکە لێکەوتێک دەکێشین سلۆبی لێکەوتەکە واتە یەک لەسەر سلۆبی لێکەوتەکە چکە لێرە ئای بینەر ڤی ئای لێرە ئایە ئێرە ڤیە یەک لەسەر سلۆبی و لێکەوتە دەکاتە داینامیک رێزیستانسی دارە دەکات. ئێستا دێین باسی ئەو پۆینتە دەکەین کە چۆن ئەو پۆینتە دیاری بکەین کیو پۆینتەکە. تا ئێگزامپڵە وەربگرین دوای ئێگزامپڵەکە دەچینە لۆت لاین. ئێگزامپڵە لەسەر دۆزینەوەی ئارەکان ئێگزامپڵێکی زۆر سادە و ئاسانە. دەڵێن for the characteristic of figure ئەو فیگەرە دراوە خۆی دەدرێت لە پرسیارەکە ئەو characteristic کێربە دەدرێتە ئەو characteristic کێربەکە ئەو خۆیەکی گوتم هەردایەدەت characteristic کێربێکی تابێت بەخۆی هەیە ئەوە لە پرسیارەکە دەدرێت دەڵێت چ میوێت دەڵێت determine the AC resistance at ID 2 milliampere دەڵێ پۆینتەکەی دایکە تو دەڵێ AC resistance-ەکەی ببینەوە کاتێک تەزۆکە 2 milliampere دیسان determine AC resistance at ID 25 milliampere لە پۆینتێکی جیاوازترە دەڵێ لە 25 milliampere هەمان تەزوو هەمان بەرگرم لەوە ببینەوە ئەو دەڵێ قیسی دەڵێت compare the result of part A and B to the DC resistance at each current level يعني هر یک لەو دوانە بەراورترە چ بەراورکە لەگەڵ بەرگری دیسیەکانیان بەرگری دیسی ئاتا دەبێت لە هەمان پۆینت بەرگری دیسیش ببینینەوە بەراوردێکیان لەگەڵ ئەیسیەکان هەمزانین چۆن تەماشاکە لێرە ئایدیکەمان 2 میلیامپێرە باشە 2 میلیامپێر دێم لێرە 2 میلیامپێر دیاری دەکات ئەو دەکات ئەو نقطەی بەرامبەری چەندە ئێرە دەکاتە ڤۆڵتێکی واتە ئەوە کیو پۆینتەکەی ئەو کیو پۆینت دیاری لەو کیو پۆینتە لێکەوتێک دەکێشە دەلتا ئای و دەلتا ڤیەکە دیاری دەکات کە دەلتا ئای و دەلتا ڤی دیاری کرد ئار ئێسی دەکات چێ دەکات دەلتا ڤی لەسەر دەلتا ئای بەم شێوەیە ئەگەر ئایدەکەمان 2 میلیامپێر بێت the tangent line at ID 2 milliampere was drawn as shown in the figure لێکەوتەکەمان کێشایە تانجێنتەکەی ئایدەکەی تەمان تەماشا ئەو کێربەکە لێرە ئەو لاینە دائما لە بۆ سلۆ بچەکەمە من دێم 2 پۆینت هەڵدەبژێرم نیە دەلتا ئای دەلتا ئەگەر ئەو پۆینت هەڵبژێرم ئێرە دەلتا ئایەکەم دەبێتە چەند دەکات 4 ماینەس 0 نیە ئەو دەلتا ئەی دەلتا ڤیەکە دەلتا ڤیەکە زان چەندماندانە ڤیدەکەی ئەو پۆینت 76 تەمانە پۆینتەکەی دەکاتە ئەو پۆینت 76 لەبۆ ئەو پۆینت 6 دەکات ئەو پۆینت 11 ڤۆڵت دەلتا ڤیەکەمان دابش یەکتریان پێم دوانە دەکات ئەو پۆینت 11 دابش 4 میلیامپێر 27.5 ئۆم 27.5 ئۆم دەکات بەرگری ئەیسیەکەی لەوە 25ەکەش بە هەمان شێوە تەزوی بەرامبەری چەند ڤۆڵتی بەرامبەری چەندە ڤۆڵتەکەی ئەو پۆینت 78 بزانم دەلتا ڤیەکەی دەکاتە سێ تەماشاکەن ئەوان ئەوە کرد لێرە لەبەرەوەی کێربەکە زۆر ڕاست بوویتەوە ها تەماشاکەن لە خاڵەکانی کۆتایی کێربەکە ئاوایی بێت تقریبان دەبێتە ڤێرتیکەڵ ئەگەر پۆینتێک لێرە وەربگرینەوە لێکەوت بکێشەوە لێکەوتە زۆر بەچ دەچین بە خەتێکی ڤێرتیکەڵ دەچین کاتێک کە دەلتا ئای و دەلتا ڤی وەردەگری لۆ نمونە لێرە ئەگەر وەربگرم تەماشاکەن دەلتا ڤیەکەم چەندە ها ئەو خەتە وەرە ڤێرتیکەڵەکە وەرگرە ئەوەندە دەبێتە دەلتا ڤی بەڵام دەلتا ئایم چەندە ئێرە هەتا ئێرە ئەوە هەمووی دەلتا ئایەکەی دەلتا ڤیەکەی چەندە لێرە چەندی دیارەکردیە دەکاتە 0.8 ماینەس 0.78 گۆڕان لە ڤۆڵتەکەی چەندە 0.02 ڤۆڵت بەڵام گۆڕان لە تەزۆکەی چەندە 30 ماینەس 20 دەکاتە 10 میلیامپێر
ئەو پۆینتەوە دوودا بەش دا دەکات چەند؟ 2 ئۆم نییە؟ 2 ئۆم. بۆ ئەو خاڵەوە دیاری کرد ئەو خۆمان دیاری ئەەکەین لە پرسیارەکە پێت دەدا ها 25 میلیۆن یعنی خۆ پێ دەڵێ بەڵێ پێت دەدا پێت دەدا خۆ چ دەکەی ئەو خاڵە دیاری دەکەی لەو خاڵە لێکەوتێک دەکەیش کە لێکەوتت کێشە سلۆی لێکەوتەکە دەدۆزیەوە دەکتە ئاوی بەتاوی دیاری دەکەی ئینیشیال فاینەڵەکە ئینیشیال بە کەیفی خۆت ئینیشیال فاینەڵ ئەتو کە خەتێکت هەبوو بۆ نمونە لێرە ئەوە ئەو ماڵێ پێش بەشەمانە لەو نقطەیە وەرنەگرم لێکەوتێک دەکێشم لەبۆ ئینیشیال فاینەڵەکە تۆ بە کەیفی خۆت دەتوانی ئەوەندە دەتوانی ئێرە نییە دەتوانی ئێرە بژێری بە کەیفی خۆت تەماشا بەرگریەکە لە 2 ملیۆن پێرەکە چەند بوو 27.5 لە 25ەکە چەند بوو 2 ئۆم ها بەرگری کەمی کریان زیادی کرد کەمی کرد واتە بۆ بۆی گۆرمان لە پۆینتەکانی سەرەوە کە زوو زۆرە بەرگری دایەتەکە کەم دەکات لەبۆ دۆزینەوەی بەرگری دیسیەکان کاتێک ئایدەکەمان 2 ملیۆن پێر بێ ڤۆڵتەکەمان ئەو پۆینت حەوت بوو دەکا ئەو پۆینت حەوجا بەرز و 350 ئۆم ها لە دیسی بەرگری زیاترە لە هەمان پۆینت ئەگە سەرچاوەکەمان دیسی بەرگریەکەی 350 ئۆم بەڵام لە ئایسی چەند بوو 27.5 دائما لە دیسی بەرگری دایت زیاترە لە 25ەکە ڤۆڵتی بەرامبەری ئەو پۆینت هەفتانەوەیە ئەو پۆینت هەفتانەدا بەش 25ەکە 31.62 خۆی چەند بوو لە ئایسیەکە 2 ئۆم واتە دائما لە هەمان پۆینت کە بەرگری ئایسی دیسی ببینینەوە دائما ئایسیەکە دیسیەکە بەرگریەکەی بەرزترە بابڵێن ئەو پۆینتی دووە پێدا نییە ئەوە 2 ملیۆن پێدا ئەمە ئێرە ماڵژوارەکە ئێرە چەندە ئەوە لیبوونی 4 کە دەکات ئەوە ماینەس ئەوە ئەمە لەو پۆینتە کە دایتی تەنها لەبۆ دیاریکردنەوە لەبۆ لێکەوتێک کێشە کە لێکەوتم کێشە سلۆبی لێکەوت خۆم دیاری دەکەم ئەوە 4 و 0 دیاری کردێ ئەوە چی کردی لە 4 لەبۆ 0 وەرگرتە تو لە 4 لەبۆ 2 وەربگرە فەرق ناکەم بەڵام کە 4 لەبۆ 2 وەردەگری دەستابجەکەش لەگەڵ لێ گۆڕێ ئێستا بێن بزانین لە کاتێک دەیادێک لە سێفتێک بەکاردێنین چۆن ئەنالیسی لاینەکەی دەکەین لۆد لاین ئەنالیسیس چۆن ئەو لاینە دیاری دەکەین The applied load will normally have an important impact on the point or region of operation of a device. دائما كلودلاين دبينينەوە گرنگی چیەیە؟ گرنگی ئەوەی هەیە کە ئەمە دەتوانین ئۆپەرێتینگ پۆینتی دیارەکە تێبدۆزینەوە. بەهۆی لۆدلاین دەتوانین ئۆپەرێتینگ پۆینتی دیارەکە ببینەوە تا بزانین ئەو دیارە لە چ پۆینتێکیش دەکات. ئۆپەرێتینگ پۆینت چییە؟ ڤۆڵتی و تەزووی دیارەکەیە. باشە هەر کاتێک کە دەڵێن ئۆپەرێتینگ پۆینت واتە ڤۆڵتی و تەزووی دیارەکە ببینەوە. If the analysis is performed in a graphical manner, a line can be drawn on the characteristics of the device that represents the applied load. دائما ما اگر بيتو بمعنى او لاينه بدوزين هو بيت سكين هذا من شلون لاينه دياري دكم ده لسه جرافيك دياري دكم شيء جرافيكي لسه كاركترستيك كيربكه دياري دكم ماشا لسه كاركترستيك كيربكه
The intersection of the load line with the characteristics will determine the point of operation of the system. كاتك يكتر بريني أو لايني كامل يدوز موا لقال characteristic كيربكي أو pointy operation pointy دانا كمان داداتي. تماشاكا؟ مثلا أو ده دمانية لو سيفتي بس لا دمانية operating point كي بيجينا لسه أساسي load line. اگر بيتو من انا رسل لبو او سيكتب كم دلم تندلم بوكي يا بالنا كيف قانون كيف شوف كارينا دلم اي ماينس بي دي ماينس بي ار اكسانا بس رواية سلزمي بوكي لو بيتش داخل هناك الصفر ايه سمعني لو لوبا سلساو معناها في دي معناها لقى في ار معناها ليرا دلم اي ماينس في دي ماينس في ار دكاتة اي دي زاراني ار وايا اكسانا بس هوا كيرشو فولتج لو لبو او سيبتا اسا بي تماشا كاركترستيك كيرف كبكي لسر تواري في تزو قيمتي سنة صفر يا تزو قيمتي صفر اي لسر تواري تزوكا فولت قيمتي سنة صفر لسر وساسة دين بوينت كلير ديالي بكم الايكويشن كبزانم دكاتة وبوينت كلير ديالي بكاتي كفولت صفر وبيو ايكويشن هسه سرطان تزود كم صفر واتا اي دي كم صفر كاي دي كده صفر واتا قيمتي فولتي ده بيمول ليها دلم اي ماينس بي دي ماينس اگر تزوجم صفر يوم كلمتي لده تبقى صفر اكس انا بصفر اوكي كاتك اي دي اكس انا بصفر واتا في دي اكس انا بس اكس انا باي كاتب عايدين إكسانا بس كات الدم قيمة إيتسان دلبي بس أو سكيل دياري دكتور بور مرة بعملن دبور بيلا إير دبور كتير أو دكتور دياري دكتور بهمان شيء الدم أو جار فيديو كمان صفر أي تدوس معه مثلا إي ماينس صفر ماينس أي دي آر إكسانا بس صفر أوكي كاتب فيديو إكسانا بس صفر اي دي دكاتة سه اكسانة با اي لسر ار كاتلك في دي اكسانة بس كاتا بوينتي تزوكم نكريتا شوية بوينتي تزوكم ليرو دكاتة شوية هناك كا اكسانة با اي لسر ار بوينتي في دي كم لشوية هناك اكسانة با اي كاو دو بوينتم دياري كد ديم او دو خالة ديكتر دي على الانترسكشن او بي دلنتي بي دلن اوبريتنج بوينت انترسكشن يلاينا لقال كاركترستيك كيربكا بوينت يكون ذاتي بيم دل او جاردا لو سكتل لو بوينت يجلك واتا تزوم بوكي جاردا كم ذاتي كما شايف ليرة اي دي كده كانت الى سرعة كاتب فيديو بصفر ده و فيديو كاش اكسانا بأي كاتب اي دي بصفر ده لسرعة وساسا ديم بوينتي آيات ديالكم كده كانت الى سرعة و بوينتي فيديو كاش ديالكم كاكسانا بأي فيكترم جاندن كيو بوينت دلاتك اوبريتنج بوينت في دلانسة في دي كيو هاد برامبر يوي بوينتي في دي كيو دلاتك وبرابر شيلنا بوينتي اي دي كيو دلاتك فاكر قلتم كيو بوينت بدو زول بود دارت اتوليت كي اساسي كاركترستيك كيرو كي بدو زول انا استاكر من لو سيرتا اگر بيتو برجركات بدمه وقيمتي ايه كاش بدمه اگر كاركترستيك كيرو بدنا دمه
ئەتو ناتوانێت ڤیدیۆ ئایدیە دووچی بێکەوە بدۆزیەوە چکە دەبێتە دوو نەزانراو لە یەک ئیکویشن دوو نەزانراو لە یەک ئیکویشن نادۆزرێتەوە دەبێت چ بکەین لە حاڵەتە دەبێت ئەمە کارکتریستیک کێربەکە بدەمێ لەسەر ئەساسی لۆدلاینەکە ئەتو بێ کیو پۆینتەکەم لەوە دیاری بکەین کە کیو پۆینت دیاری کرد ئەو کیو پۆینت دەبێتە چێت دەبێتە ڤیدی ئایدی یان با بڵێن ڤیدی کیو لەگەڵ ئایدی کیو وتم لەسەر کتێب ئەگەرە بێتەوە قیمەتی بەرگیر و سەرچاوەکە بدەمێ بۆڵتەی سەرچاوەکە ئەتو ناتوانانی بێ بۆڵتەی تەزووی دایرەکەم لە بۆ بدۆزی و هەردووچی کە دەبێتە دوو نەزانراو لە یەک ئیکویشن دەبێت چ بکەین لە حاڵەتە دەبێت کارکتریستیک کێربەکەمان هەبێت واتە دەبێت کێربەمان هەبێت بەڵێ ئەو کێربەکان بدەمێت کە کێربەکەمان هەبوو دێم چ دەکەم لۆدلاین ئەنالیسیسی بەکاردێنم کاتێک جارێک ئایدی دەکەمە سفر ڤیدیۆکە دەبینەوە و جارێک ڤیدی دەکەمە سفر ئایدی دەبینەوە کەرە ئەوم کرد دێم لەسەر کارکتریستیک کێربەکە دوو نقطەکان بەیەکتر دەگەینێ ئینتەرسێکشنی لاینەکە لەگەڵ کارکتریستیک کێربەکە ڤیدی و ئایدیم دەداتێ ئێستا ئەگزامپڵمان هەیە حەل یەکەم لەسەر ئەوە بەس ئەو دوو نقطە خۆی پێدەدایە دەبێت خۆت بیدووسیەوە تەماشاو ئەگزامپڵەکە ئەوە For the series diode configuration of figure A employing the diode characteristic of figure B. واتەگەر بێت و دایۆدێک کە سێرکێک وەستن بەم شێوەیە کارکتریستیک کێربەکەی ئەو بێت ئەوە کارکتریستیک کێربەکەی بێت چ ببینەوە دەڵێ determine A VDQ لەگەڵ IDQ B VR يعني بۆڵتی تەزووی سەر دایۆدەکە چەندە و بۆڵتی سەربەرگرەکەش چەندە ئێستا لێرە لەو ئیکوێشنە ناوەڵە لەو سێتە بێ قانونی کیرچۆف بنووسن دەڵێن E minus VD minus IDR زانە بەس وایە ئەو ئیکوێشنەکە بنووسی کە ئەوە بنووسی ئەو دەدەم دەتوانم جارێک ئایدی بکەمە سفر ڤیدی بدۆزمەوە و جارێک ڤیدی بکەمە سفر ئایدی بدۆزمەوە ئەم شێوەیە ئایدەکە چۆن دەدۆزمەوە ڤیدی دەکەمە سفر کە دەکاتە ئی لەسەر ئا ئی لەسەر ئا دەکاتە دە ڤۆڵت دابەشێک کیلۆ دەکاتە 10 میلیامپێر کاتە دێم سکێڵی تەزووەکە پۆیتی 10 میلیامپێر نقطەکەی دیاری دەکەم ئەوە تەزووەکەم دۆزیەوە ئەو جارە دێم ڤیدی دەدۆزمەوە کاتێک ئایدیم کردە سفر ڤیدی یەکسان دەبێت بە ئی کە ڤیدی یەکسان و بە ئی یەکەشم چەندە 10 ڤۆڵتە دێم لە سکێڵی ڤۆڵتیە پۆیتی 10 ڤۆڵت نقطەکەی دیاری دەکەم ئەو دوو نقطەیە بە یەکتر جوڵی کە بە یەکترم گەیان لەو پۆینتە کێربەکە لەگەڵ لاینەکە یەکتر دەبڕن ئەو پۆینتە پێی دەڵێن کیو پۆینت کیو پۆینتەکە چییە؟ IDQ لەگەڵ VDQ IDQ چەندە وەرە بەرامبەری دەستکێڵەکە قیمەتەکەی دیاری کرد دیاریکردنی ئەو قیمەتە دەگەڕێتەوە سەر تەخمینی خۆتە هەنی شەرت نییە هەمووتان نەفسی ژمارەم پێ بڵێ ئێستا یەکێک پێم بڵێت ئەگەر ئێرە 9 بێت ئێرە 10 بێت ئایا ئەو نقطەیە چەندە؟ ئەوە نووسرا لە بەرچاوتونە ئەگەر لە نووسرا بێت توانی بڵێ 9.2 یەک بڵێ 9.3 وانیا یەک بڵێ 9.25 یەک بڵێ 9.1 گرنگەوەیە تو ژمارەکەم پێ بڵێ لێرە ئەوە دیارەکە لە 9.5 زیاتر نییە وایە گرنگە ژمارەکەم پێ بڵێ لە 9 زیاتر بێت لە 9.5 کەمتر بێت ئەوە زۆر نابێتە کێشە ژمارەکە چەندە بزانێ 9.4 پێ بڵێ قبوڵی یەکەم نییە واضحە بۆتی بەرامبەریشی بە هەمان شێوە لێرە چەندی دیاری کردیە ئەو پۆی هەشت ئەو پۆینت هەفتا هەشت ڤۆڵتی دیاری کردیە ئەتو لەوانەیە پۆینت هەشتی دیاری کرد لەوانەیە پۆینت هەفتا و پێنج ئەو پۆینت هەفتیش دیاری کرد زۆر نابێتە کێشە بەڵام نەک ژمارە دیارکە زۆر دووربی لەوەی کە هەیە لە سکێڵەکەی ئەیدای بە چ شتێکە قیاس تەماشا ئەو کە قیاس ئێرە لێرە ئەو پۆینت پێنجمێ لێرە یەکمێەوە نییە ئەوە دیارە لە نیوەی زیاترە ئەگەر ئەکوانە دیاری کەم بە نێوانیان بی چەند دەکات پۆینت پێنج و یەک دەکاتە چەند پۆینت هەفتا و پێنج نییە ئەو دیارە لە پۆینت هەفتا و پێنج زیاترە بەڵام زۆریش زیاتر نییە
دەتوانم ئەو پۆینت هەشت دابنێ بۆ پۆینت هەشتا پێنج دابنێ هەر مەقبول وازە حەقسەکەم بەم شێوەیە لەسەر کێبەکە VDQ و IDQ دیاری دەکەی کە دەکات ئەو پۆینت هەفتاوەش لەگەڵ 9.25 ملی ئەمپێر دەڵێخم دەتوانم هەر خاڵێک هەر هەردەی بۆ بگرم چۆن؟ دەڵێخم دەتوانم مەسەلەن ئەو پێشنە بەکلێک خۆم خاڵێک دیاری بکەم نا ئەو لاینەت کە پێشە یەکتر بڕینی لاینەکە لەگەڵ پۆینت لەگەڵ کێبەکە ئەو نقطەیە ئەو مەقسەدم لێرەش بە دڵی خۆت نییە ئەو نقطەیە ئەو نقطەیە قانونەکە پێم دەڵێت دەکاتە چەند ئەوی کوتە زوو بۆ دیکەم دەستێ پێ پێ لەوی یعنی هاتە زمان کە دەستفار یعنی کە زمانەکە دەستێ بداری بۆ بە سفر ئەوەی کوێشنەکەم وانە کەی کوێشنە نووسی ئەو تەزوی بە سفردان ئەوەی کە سفڕان یەکەم چەندە دێداتی لە کێبەکە تەماشاکە دەبوو دەبوو ماینەس VD ماینەس سفر یەکسانە بە سفر وایە VD دەکاتە چەند ناکاتە دەبوو ئەوە VD دۆزیە ئەو نقطەی بۆتم دۆزیەوە کە کاتێک تەزوم سفران عادەتە چ پۆینتێک دەکات صفر و دە صفر و دە دیاری کە لەسێر دەکات چەند ئەوە سفرەکەم ئێرە دەکات لەگەڵ دەی وایە وەرە لە هەمانی کوێشن وەزارەت ڤۆڵتێ بکە سفر ئی دە ڤۆڵتە ماینەس سفر ماینەس ئارەکەم چەندە 1 کیلۆیە 1 کیلۆ ئۆم جارانی ID ID دەکاتە چەند تەمەن یەکسانە بە سفر ID دەبێتە چی؟ دەکات دە ڤۆڵت دابەشی 1 کیلۆ 10 ملی ئەمپێر ئەوە چ پۆینتەکە؟ ئەوە دەکاتە 10 ملی ئەمپێر لەگەڵ سفر دائما اكس واي ديال الجميع ما اكس الجواب هذا هو بالعكس انت الصفر لقل دم ولا حوي ديالك كده اكس واي او الصفر كم دم يفرج بروسن او دو بوينت ديالك البكتيريا بقينا بزان لشيء او لاينه يكتري دبري لقل كيرفكا او دبيته كيو بوينت كيو بوينت قد مانسيا او فولتير تزويه كدائرة هيتي لو سيركتا فولتير تزويه سر دائرة يعني لو سيركتا استا فولتير دائرة فولت متر بين اسا دائرة كدائرة تسكبه دخلنكوا او بوينت حفتها هجم فولت اميتر بين ليرة دابني استزوه كده دخلنكوا نو بوينت لستو بيت مليون لقيشنا؟ دكتور بس اگر دوباره اون نقطه بيستدو ولا شيء نقطه بيستدو أوه؟ اشتغل ما في استنى بس ما نحكي أو باش يكمل بسيارة كيف باش اليوم ضلت سبب بينهم ضل VR بينهم VR دكاتره لو يكونشنا تمام شرطا هلا يكونشنا سيرتشيكا كذا أو VR هنا VR دكاتره سر ناكاتر E minus VD يكون سن double minus VD كشم 0.7 هرجم دكاتر سر 0.22 VR كم دكاتر E minus VD VD كم دوزي بوكا 0.7 هرجم دكاتر double minus 0.7 دكاتره 0.22 فولت ليرة دتوان بنوع أشكال بيار متوسموها تزو كم دوز استواها بيار ما كانت آي آر بنا سايبو ولا بلا في آر دكاتره آي آر على كم تنبو 0.22 ملي أمبير داران 1 كيلو اوم دكاتره چند دكاتره 0.25 فرقیان چند ها او 22 او 25
ئەو فەرقە لە چ دروست بووە ئەو فەرقە لەوە دروست بوو کە گوتم دەتوانین تەخمینی کرد ئەمە تەخمینی تەزۆکەمان کردی لەسەر کێرفەکەی بە چەند بە 9.25 بەڵام ئەگە بێن لە تێوریکە لە حسابی بکەین ئەگەر 9.7 بێت دەبێت 9.22 بێت لێ دەڵێن زۆر فەرق ناگات ئەگەر تو چەند پۆینتێک زیادیان کەمتر بێت تێگەیشتە ئەگەر تو بە هەر کامێک لە بۆ من بدۆزیەوە 9.22 بنووسی یان 9.25 هەر ڕاستە هەردووچی ڕاستە کەس پرسیاریەتە یارە ئێستا دێین چەند ئێگزامپڵێک حەڵ دەکەین ئەوزانین بکەیت 5-6 ئێگزامپڵ هەمووی لەسەر دایەدا هەموو حاڵەتەکان وەردەگرین بزانین چۆن تەعامل لەگەڵ دایەت دەکەین لە سێکتێک کە دایەتی تێدا بێت Example is saved for the series diode configuration determine VD VR legal ID. لو سيركا دل فيديو ID legal VR دوزا همان داوتراي برسالي بيشو بلان ليرا بس سيركتا كيدا كاركترستيك كيرفكي ندا زاني لو حالة تستكين اما قلت مان اگر تنها سيركتا كدرابي تنها سيركتا درابي اما ناتوانم فيديو ID بدوزما وايا پێویستم بە چیە کارکتریستیک کێرڤە ئەگە کارکتریستیک کێرڤمە بودێم بە لۆد لاین ئەنالیسیس کیو پۆینتەکەی دیاری دەکەم کیو پۆینتەکە ڤیو ئایدیەکەم دەداتێت بەڵام لێرە لەو پرسیارەی بەس سێکتەکەی داوای هەردووشی دەدات ئاخر کێرڤەکەم نییە کێرڤی نەدەنا بزانە لەو حاڵەتە سەکەین لەو حاڵەتە دەبێت زۆری سیلیکۆنەکەی دیاری کرد زۆری دایەکەی دیاری کردی بێت ئایا دایەکەمان جەرمانیۆمە یان سیلیکۆنە ئەگەر سیلیکۆن بێت موسیقی SI نێ دیاری کردی هەر جارە دایەتان دیت سیلیکۆن بوو ڤیدیۆکەی دیاری کراوە ڤیدیۆکەی 0.7 بوو ئەوە لەبەرکەن باشە لە هەر شوێنە لە هەر سێکتەک دیتان دایە دەنووسرا سیلیکۆن لەسەری ڤۆڵتەکەی بە 0.7 دارن چه بزانە ڤیدیۆکەن 0.7 ڤۆڵت ئەنی دایەتی سیلیکۆن دائیما لە 0.7 ڤۆڵت دەبێتە فۆروەرد لە خوار 0.7 دایەکە فۆروەرد نییە هێشتا ڕیڤێرسە یعنی پێویستی بە چییە؟ پێویستی بە 0.7 ڤۆڵتە تا دیپلشن ڕجین نەمێنی ئاز حەقسەکە Got except the one since the applied voltage establish a current in the clockwise direction to match around the symbol and the diode is in the on state. طبعا في شركة من الشركة دي تم دايركا سيليكونا أو اللي مش تكون دادنا مو بوينت حتى بلا شرطنية هم جار أو بوينت حتى كور بقري تبي تفهم ده يكون مشاكل زم أو داير فورورد بس لا يعني ريفرس بس لا ماشا أو توم بس لا أو ده زانم سيمبولي داير أو هاي يشكل فيها دوائركي N ونيا P بpositive بس لا N negative بس لا شون بس لا forward أو point يدوم point يسير دين سلكم بزانم آية أو فولتي كهيل سرتسالتا بشي أو دكار دكا بكاتا forward يعني قد ما داير دي سيليكون بتصل فولت اللي بيتا forward أو point حال سرتسالتا قد سندا هش بكاتا forward يجيش نها سي بوينت زوري داير دكا forward يعني بيسكي دياري دكي خالص سيم دي بزانم فولتي كي بشي ودكا أو داير دكاتا on state ما بس مانتيا يعني بويتا فورورد سيليكون بيستي ب 0.7 فولتا زرمانيوم بيستي ب 0.3 فولتا ماشا هر دو زورش تخميني تمام سيليكون 0.7 فولت بيستي لبوي بويتا اون زرمانيوم بيستي ب 0.3 فولتا لبوي بويتا اون ساعتا يكم شيء او سيليكون طلع دوم يان فورورد سيمشان هر فولت ميل سرتاوكي ككافيه لبوي دادك فات اون
کاتە دێم ئێستا وەکو فۆرۆرد تەعاملی لەگەڵ دەکەم بەڵێ فۆرۆرد یان ریڤرس هیچ سێم بزانە ڤۆڵتێکی سەرچاوە بە شێوە دەکات دیارەکە بکاتە ئۆن یان نە ئەو دوایی دێم قانونی کیرچۆفی لەوە دەنووسم لەسەر چاوەکی پۆلاریتیەکان پی لەگەڵ پی ئێن لەگەڵ ئێن دەبێتە فۆرۆرد بە پێچەوانە دەبێتە ریڤرس ئێستا لێرە دەڵێم ئی ماینەس VD ماینەس یەکسەر بڵێ IDR لەباتی VR بڵێ IDR یەکسانە بە سفر ئێستا کەواتە زانیمەوە سیلیکۆن و فۆروەردیشە ئۆن ستێتە یەکسەر دەڵێن VD یەکسانە بە چەند؟ 0.7 دێم یەکە چەندە؟ 8 ماینەس 0.7 یەکسانە بە ID دارە A ئەمە ناڵەکەشمانە چەندە؟ 2.2 دەکاتە 2.2 ID دەکاتە چەند؟ 8 ماینەس 0.7 7.3 ڤۆڵت لەسەر 2.2 کیلو ئۆم دەکاتە چەند؟ 3.32 ملی ئەمپێر دەکاتە 3.32 ملی ئەمپێر تەماشای لێرە دەڵێت چیەوە repeat example 3 with the diode reversed وەرە هەمان example با دووبارە بکەینەوە دیارەکەی بکەینە reverse بزانین چۆن بکرا ئەڵزان پەیدانی تەماشا دیارەکە چی لێ دەکەم ئەو کلمە reverse ئەو ئارەکەی گوتمان 2.2 کیلو ئۆمە ئەو سیلیکۆنە ئەوەش 8 ئێستا با بێن شەرتەکان لەسەری جیاوازی بکەم بزانم چی دەکەم یەکەم شت دیارەکە سیلیکۆنە وانییە کاتە 0.7 لەگەشتە دووەم شت دێم فۆرۆرد یان ریڤێرسە ریڤێرسە کاتە ناتوانم بڵێم 0.7 ڕاستە ئەگەر ریڤێرس بوو 0.7 ڕاست نییە هەر 0.7 دیت یەکسەر بڵێ VD یەکسانە بە E لۆ ئێستا پێش ئێستا باسمان کرد گوتمان کاتێک ID سفر بێ VD یەکسانە بە چێت؟ کاتێک ID سفر بێ VD یەکسانە بە E نییە لێرە کە دیارەکە ریڤێرس بێ یانی چی؟ یانی ئۆپن ئۆپن تەزوم چەندە؟ صفر ID صفرە کە ID صفر بوو یەکسەر ئۆتۆماتیکی VD یەکسان دەبێت بە E یەکسانە بە 8 ڤۆڵت IDش هەرەکە شۆبنووسە ID یەکسانە بە صفر لۆ ریڤێرس باس چکە ریڤێرس باسە VR دەکاتە چەند؟ VR دەکاتە چەند؟ دەکاتە صفر دەکاتە ID دەکاتە صفر ID جاران هەر دەکاتە صفر بەڵێ وەرمان کاتێک کە دایەت ریڤێرس بێ ریڤێرس تەزووی پێدا ناڕوە تەزوو صفرە تەزوو صفر یانی چی لە چ سێرکتێک تەزوم صفر دەبێت کەی لە سێرکتێک تەزوو دەبێتە صفر ئەگەر ئۆپن بێ کەواتە دیارەکە دەبێتە ئۆپن شوێنی دیارەکە مادام ئۆپنە ڕاستەوخۆ ڤۆڵتەی ئۆپنەکە یەکسانە بە ڤۆڵتەیەک سەرچاوەکە لێرە VRمان دیاری کرد نە VRەکە چۆن دیاری دەکەین لێرە یەکسەر دەتوانم بڵێم VR ئەوە VRەکەی وانییە دەکاتە E ماینەس VD یەکەم 8 ڤۆڵتە
ماينس 0.8 يساوي 0.8 حفتان أو 0.8 يساوي 0.7 أو بيارة كده كانت 0.7 بيرش بيارة كم ذكرتها 0. Other circuit تماشي همان درسناها. Now for the series that configuration of figure determine VD, VR and ID. اما شو قصدي؟ ليه كنا بابي شرطان زي بس يكون مسيري. يكون شو دبيني بسيليكون هنا. بعدها point حط من إيشكا. Forward ده reverse forward ده. بولتي ستة كتسندا. كم ترى لو تقول. بعدها ده reverse. أو ده ريفيرس بقول ريفيرس تعمل أجر فولتي ستة كم ترى ولا فيدي بقول ريفيرس تعمل ده يعني بقول ده أوبن شوية يعني فيدي كم ده تسعة فيدي كده بيته بوينت بينت أي دي كم ده بيته صفر في آر ده بيته صفر أي دي صفر في آر إكسانة بأي آر بتاعت الصفر فيدي إكسانة بوينت بينت Example Pinzan determine the out and ID for the series circuit of figure. Lera, whether the out domino, the out here, voltio point here. دائما كبوينت اللي بود يعني كان بود وزنه voltio البوينت يمسكه أو point اللي قال ground voltio نيوات point اللي قال ground أو voltio بدوزنه. فقط أنا نقطتين. يعني ليه نقول تي في ار بدوزوا طلع في اوت بدوزوا في اوت سيلر تون اوت دياري ديكي دي او نقطه كدياري كده في اوت لقل جراوند طبعا جراوند بداخل الحالة او جراوند كده لان ما في اوت وجراوند سميها برجر لك يعني كسانه بقول يصير برجر يعني ليه تستخدم في ار بدوزوا تستخدم في اوت بدوزوا نفس الشيء المهم بوينتي اوتك على الجراوند يكبر جدا هنديك زاد دوبل جريتي ده هتدري كي دي فولت سر دوبل جريتي كوكي تيجيش هذا في اوت دي لقل اي دي يلا تسمى 12 بوزيتيف يلا مادام جراوند دي كده فولت كان عاده بوشوي ده فولت سر تمام ارستكي دياري ده كده بوزيتيف يعني نيجاتيف اگر volti اگر سرچاو بخشوی بنویسه بخشوی نگاتیو و پوزیتیو دیاری نکردیو شکلی دیاری دکی بخود بزنی و پوزیتیو و نگاتیو تزوکو دوا تزو آهاي دوا نه بالا اگر بیتول سرچاو بخشوی بوش نمیشه اوا سيليكون ها اوا جرمانيوم أول نسيتيته خلاص دوازدهم أراسي تزوجون هذول تلغرام دائما أجر بمشي وين مسلسل سوا أراسي تزو لبو جراوند يعني أراسي كيف شو نمشي أجر ماينس بقولون وين نسيبي دوازد ماينس دوازدهم لجراوند أو تزو ليش؟ أراسي تزوج شوي جالي طبعا مسؤول بالنسبة أنا بنسيب الماينس هذا الجراوند أو تزوجي له نفس الفكرة أنا نسيب البوزيتيف له جراوند كده تزوجه الثانية رتونا أراسي تزوجي مو أراسي ديالي كده ده إذا كان فورورد يعني ريفرسا بجوري أراسي تزوجي هر دو چیان فورورد يعني هر دو چیان فورورد سیلیکون پیوستی بچند درمانیا هر دو چیان پیوستی هم بچند بیکوال دوایه یک بود نه چند میاد
هذا هر دوچان فورورد واضح هر دوچان فورورد دلن سه دلن وی اوت دکاتره سه ورا قانونی کیرچوفی لو بنوسا وی اوت اما ولن ای او ای دامنه ای ماینس وی دی ماینس وی دی دو ماینس وی اوت اکسان اصل یکمان 12 volt minus 0.5 minus 0.3 eksenler var VR. Hatta VR diyebilirsen 12 minus yak yazdı bu. Yani VR takam dekata yazdı bu. Başlıyoruz. Vale? Güzel. Ve cüre arası kızlıkı ve arası değerdekan her dükkan forward. Ve cüre arası. Diğer tamşa volti setsa. Tamam. Her dükkan piyasken batsan volti tabi forward. Yep. Ama o point çok. O point se her dükkan yak bu. Ve setsa vakit sen de mi? Hatta kafiye. Her dükkan forward kal. Eğer bir tu ama o point haş bu ya. Bunu o da bu forward o da bu reverse. Geçin. كيف كان مختار ريفيرس تزوجر متى صفر رسالة تمام يعني ما صار الأودين سيكون كذا بو فورورد جمعني ما كذا بو ريفيرس ده تواني بلا أو فورورد أو ريفيرس تواني بلا أو ريفيرس أو فورورد أو ريفيرس فرق نعرفه بس كمان هذا تزوج صفران أتو فولتي لهر كامل حساب بكي تكاتو فولتي سرسام أجل هيك كان ريفيرس من هيك ما حاول ده أما حاضر Gatatsı da beni ID demine. Ama volti sen arakamaya ID de gatatsı VR yani VR desen ID eksane bu IR de gatı VR desen VR eksane bu VR ki yazda volta. Yazda volta alış 5.6 dekate yak 0.36 milli amper. Mesela diyelim ki ressamlar open yani Reverse open yani ekstrada VD ekstrada doğalda bu. Bak. Ayda kaç? Bak. Fark hadi kaç yani مثلا سالت من هم دوشان بدوالك بس رأينا أتو ديت تكلو حامتا تماشى نورس أول سرتسام أول سبيكونا أول جرمانيا أجر أول بابلين أو بين هالجموع أتو ديت تكلو ديت هر دوشان سايبر ريفيرس ديبوكا تلاقي فولتي أو دو بوينتا دكاتا أو بوينت هر يجيشتي؟ تعال هر دوشان وكو يك داد كمشاهدة كوني فاتكا بهر دوشان بيوسف زي فولتا بهر دوشان يعني وكو يك داد كمشاهدة دوشان